ئەنجا کاریگەری لەسەر کۆمەڵکاریەکانمان ئێمەمانە دەستە جەمعیش بۆ ئەم ئیسلامە بکەین. کەسێک کە هەر خەریکی بەدگومانیە یان ڕیزی تەنزیمێک لەقە تەنزیمەکە بەدگومانی زۆرتیایە لە ئەمیرەکەیانەوە بەرەو خوار لە شورا و دەستەی کارژێڕیان و ئیش و کارەکانیان بەو بەدگومانانە ئەڕوا، نەتیجەتەن چەند خەلەلێکی تیا دروست بێ. یەکەم شیرازەپسانی ڕێخستنەکەیان و دروستبوونی تەکەتولات و خەت و باڵباڵێن و کۆمەڵ و تۆپەڵبوون. چونکە ئەم بەدگومانێکی تریش لە ساحبی هەواهۆسەوە ئەبێ و دێتە ئیدیەکە کە بوون بە دوو تەشجیع ببن بەسێ. ئەنجا وردە قسەکانیان بڵاوەکەنەوە ئەو شوبهاتی تر دروست دەکەن. ئەم شوبهاتانەش وردە خەڵکێکی تری لەسەر دروست دەبێ و لەسەر کۆ بێت. ئەنجا وای لێ دێن لە ناو خۆیانە، ئەمە باز لە یەک کۆمەڵ خۆیەکەم، هەر لە ناو تەیاری سەلەفیەکە خۆی و مەدخەلیەکە خۆی، یان لە یەک گرتووە، یان لە جیهادیەکە، یان لە سۆفیە، یان لە مەلاکانی ئەوقافە. تۆ نابینی مەلایەک سەر بە پارتیە مەلایەکە سەر بە یەکێتیە. دوای نابینی لە ناو مەلاکانی سەر بە پارتیە باڵێکیان تەئیدی ئەوەکە، باڵێکی تر تەئیدی ئەوەکە. ئەوە هەمووی سەبەبی ئەم بەدگومانی و پابەند نەبوونەوەی نەیە بە تەقوای خوای پەروەردگارەوە. ئەنجا ئەمانە لە یەکتر دڕدۆنگە بن، یعنی گومانەکەیان زیاتر ئەوێ. ئیتر وای لێ دێ هیچ صیفەتێکی چاکەی یەکتری بە چاکە ناخوێنەوە، چونکە ڕۆحی منافەسەش دایمە کە تەکەتل دروست بوو ڕۆحی منافەسەش دروست دەبێت. یەکێکیان ئیشێگەکە مەقالەیەکی نووسیوە، ئەمان دێنەوە کە هۆنەوەگەکەن بۆی مەقالەیەکی تری لەسەر بنووسن. ئەم لە فەیسبووکێکە ناجح بووە، ئەڕواویش فەیسبووکێکی ترەکات و بە هەموویانەکەونە گەلە کۆمەچێک بۆی منافەسە ئەوی تر بکەن. ئاوا شیرازەپسانی تەنزیمەکەیان وردە شیە بێتەوە، تەکەتولی تیا دروست دەبێت، باڵباڵێنی تیا دروست دەبێت، چونکە یەکەم ناڕۆنە سەر تەقواکاری و دیندارێتیەکە و قیامەتیان زۆر لە فکر نییە. دووهەم سەمع و تاعە بۆ ئەمیرەکەیان دەرناوڕن ئەمیری باڵایان و قەراری باڵایان کە مەرکەزیەت زیاترە پارێز. خوای گەورەژە فەرمە سەیریکەن بۆ داعیەکانی ژەڵم زیاتر. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات اختلفوا وتفرقوا. ناکۆک بوون، تەفرقیان تێکەوت، پەرتەوازە بوون، دوای چی؟ من بعد ما جاءهم البينات، هەموو دلیلەکان ڕۆشنن. هیچ کەسە ناتوانێ بڵێ من لەم حەدیسە تێنەگەیشتم. ئیمامێکی گەورەی وەکو ئیبن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ 1200 کتێبی خوێندوێتەوە لە شەرحی صحیحی بوخاریە، ئەنجا خۆی فەتح الباری نووسی. فەتح الباری ئەم کتێبە گەورەی کە ئومەتی ئیسلام هەمووی قبوڵی بووە. تۆ حەدیسێک لێرە شەرح کراوە، حجەت چییە کە بڵێ لەم حەدیسە تێنەگەیشت؟ لەم زەمەنی ئینتەرنێتەیە، لەم زەمەنی سیدیە، لەم زەمەنەیە کە هەر لە گوگڵ کەلیمەیەک بنووسی هەموو تەفسیر و تەویل و هەموو لێکدانەوە و شیکاریەکی دێتە پێشە، هەموو سەنەد و توێژینەوەیکی دێتە پێش. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم. أما هرب مسلمانانا أفرميك اختلفوا من بعد ما جاءهم البينات، هرب معنيك تفرقوا للدنيا، هرب معنيك تكتلات يندرس كر لسر أساسي ديني بلان بو الدنيا إخوة. فأنا فرمي فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم. خو إيوه إيمان تاني نابو، خو إيوه عظمت يم إسلامتان شاو ليبو، سيري أم پیغمبر نازارتان شاو ليبو، أي بو أم هم اختلافتان تيكو. أنجا فرمي فذوقوا العذاب بما كنتم تكفر. دبيش أجن أو عذاب سرنجامي أو كفريك أتانكر. عزيزاني من إنساني مسلمان ونزاني ناكوة كفره أو علماء كفر ميانا شنت سريع ديبو شايطمان هرون دال يشهد أن لا إله إلا الله ويشهد أن محمد رسول الله مسلمان به لو السريع تربي كافر يشي كفر كاوتوش بلي خو مناكات الكلمة يشي شايطمانك بس بي كافر بي كالرازيبون بكفري أو يشي قال لي والله علي كافر ببن همي جالي سريع بولا قينا بوش كافر بي هو خلق وزاني كافر بون قوش لي درهاتن وكليك لي الروانا
کابرا عەلەمی لا ئیلاهە ئیلەڵڵاکەی خستۆتە ژێر پێی تاغوتێکی پێشمەرگەی پارتیە هیەچێتیە مەلایەکیت ڕوو بۆی ڕۆیشتوڵێ وەڵا لە جیهادایە. بابا ئەم دین گۆڕینە چۆن وا سەرەخرێ؟ ئەم دینی پێغەمبەرانە چۆن ئاوا سەرەخرێ ئەم هەموو بتەکان ڕاست کردوتە؟ فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. خوای پەروەردگار یاری دەرمان بێت، خوای پەروەردگار هیدایەتمان بدا دینەکەی بدۆزینەوە، لەم هەموو ڕێچکە گومڕاییە ڕێبازە ڕاستەکەمان لێ بزر بووە. خوای گەورە بمان خەیتەوە سەر دید و ڕێی سەلاف. ئەو یاوەرانە چۆن لە خزمەت پێغەمبەری خوایە بوون عەلەیهی سەڵات وسەلام ئەم دینیان ئاوا وەرگرت. خوای یارمەتی دەرمان بی ئەو ڕێگایە بدۆزینەوە، ڕێگای ئەو تابعینە بەڕێزانە بدۆزینەوە. خوای بمان خەیتەوە سەر ڕاستە شەقامی دینەکەت. خوای ئێمە لە ناخی دڵمانە ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم. خوای بە لوتف و ڕەحمەتی خۆ، خوای بە لوتف و ڕەحمەتی خۆت ڕەحمان پێ بکە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.